تەوافقی زۆربەی لایەنە سیاسەکانی عێراق لە سەرکاندیدکردنی عادل عەبدولمەهدی بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق ئەو چانسەی داوەتە عادل عەبدولمەهدی بە پێچەوانی کابینەکانی پێشوو کەمترین ئاستەنگی ڕوبەڕوو ببێتەوە لە پێکهێنانی کابینەکەیدا و پێشبینیش دەکرێت لە ماوەی دەستووریدا کابینەکەی پێشکەش بە ئەنجومەنی نوێنەران بکات. بە بڕوای عەبدولحەلیم ڕەهیمی کە پسپۆڕێکی کاروباری سیاسی عێراقە، عادل عەبدولمەهدی لە ماوەیەکی کورتدا کابینەکەی پێکدەهێنێت لەبەرەوەی عەبدولمەهدی لەلایەن سەرجەم قەوارە سیاسیەکانەوە پشتیوانی لێ دەکرێت. ڕەهیمی ئاماژەی بۆ ئەوەش کردووە ڕاستپاردنی عەبدولمەهدی بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ بەو خێراییە ئەوە دەگەێنێت لایەنەکان پەسەندیان کردووە. هەروەک پێشبینیشی کردووە لە ماوەی 3 هەفتەی داهاتوودا حکوومەت پێک بهێنرێت. هەروەها محەممەد سەهیوت ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەاندووە ڕاستپاردنی عەبدولمەهدی دوای بەڵێنەکانی هات بۆ تێپەڕاندنی بەشبەشێنی تائیفی و حزبی. ئەگەر گەڕایەوە بۆ بەشبەشێنی کوتلە سیاسیەکان دووچاری شکست دەبێت. سەهیوت ئەوەشی ڕاگەاندووە فشاری دەرەکی لەسەر پێگەێنانی کابینەی نوێ هەیە. ئەو پەرلەمانتاری پێشووی عێراق ئاماژەی بۆ ئەوەش کردووە سربەستکردنی عەبدولمەهدی دەبێتە هۆی پێگەێنانی حکوومەتێکی بەهێز کە کۆتایی بە گەندەڵی دارایی و ئیداری بهێنێت. لەلایەکی ترەوە هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری جەخت دەکاتەوە لە کاندیدکردنی کەسانی سربەخۆ بۆ وەرگرتنی پۆستە وەزاریەکان. لەو بارەوە مەهدی تەقی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هاوپەیمانی فەتح ڕایگەاند هاوپەیمانیەکان هێشتا ناوی کەسایەتیەکانیان بۆ وەرگرتنی پۆستە وەزاریەکان دیاری نەکردووە، بەڵام کەسانی بێلایەن و سربەخۆ لە جێگەی پەرلەمانتارەکانیان بۆ ئەو پۆستە کاندید دەکەن. هاوکات عەبدوڵڵا زەیدی سەرکردەی ڕەوتی حیکمە ڕایگەاندووە گۆڕانکاری لە هەموو دەموچاوە کۆنەکان ڕوونادات. بە دووریشی نەزانی سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و لە ماوەی کەمتر لە 3 هەفتەدا ناوی ئەندامانی کابینەکەی پێشکەش بە ئەنجومەنی نوێنەران بکات.